سلاوتان لێبێت لا قەزای چۆمانم دیارە ئەمڕۆ نەوتی سپی بەسەر ئەو کەسانە دابەش دەکرێت کە کەم دەرامەت و هەژارن لێرە لە هەم لە سنتەری قەزای چۆمان هەمیش ناحێ و گوندەکان کە پێشتر ئەو ناوانە چۆن نووسراون و بڕی ئەو نەوتەی کە دابەشەکرێت بەسەر ئەو خێزانانە لێرە بەرپرسی ئۆفیسی دەستگای خێرخوازی بارزان نێسیروان عەبدولواحید گوانی میوانی منە هەوڵە دەم هەندێک گفتوگۆی لەگەڵ بکەم بەڵام ئێستا تۆزێک سەرقاڵە ئێستا نەوتەکە ئامادە کراوە بۆ ئەوەی کە ئەو کەسانەی کە ناویان نووسراوە لێرە بڕەکەی چەندە بەسەریان دابەش بکرێت کاک نێچیروان بە شێوکی ڕاستەوخۆ لەگەڵتم دیارە سەرقاڵەوە گوتم سلااوت لێ بێت بڕی ئەو نەوتەی کە ئەمڕۆ دابەشەکرد لە سنتەری قەزای چۆمان چەندە و هەڵمەتەکە دەستپێکە لێرە ڕاگەندراگەر بۆم بازووکەی و چۆنە و لە ڕێکیەوە دابین کرا پرۆژێمان پرۆژەی زستانێکی گەرمەکە خۆ دەبینیتەوە لە دابینکردنی نەوتی سپی لە سنووری ئیداری سەربەخۆی سۆران تەواوی قەزاکانی سنووری ئیداری سەربەخۆی سۆران دەگرێتەوە بۆ مەبەستە ئەمڕۆ لە سنووری قەزای چۆمانین لە سنتەری قەزای چۆمان دەستمان بە هەڵمەتی دابەشکردنەکە و ڕاگەاندنی پرۆژەکەمان کردووە کە خۆی دەبینێتەوە لە دابینکردنی نەوتی سپی بۆ 800 خانەوادە لە سنووری قەزای چۆمان کە تەواوی ناحیەکانیش دەگریتەوە. باشە دوای چۆمان کام قەزا نۆڕە کام قەزا دێ و لە ماوەی چەند ڕۆژ ئەم هەڵمەتە بە کۆتا دێ ئێمە لە پلانماندا هەیە کە دوای ئەوەی کەوا لە چۆمان ڕای دەگەینین و ئەمڕۆ جێبەجێ دەکەین پرۆسەکە لە ماوەی یەک هەفتەدا تەواوی ئەو قەزاکانی سنووری ئیداری سەربەخۆی سۆران بگرێتەوە هەمویان سوود بن کرد. ئەو ناوانەی نووسراون چۆن بەدەستی ئەو گەشتون لە ڕێچێ نووسراون ئێوە بەخۆ بڵێم تیمەکانتان نردووە بۆ ناحێ و قەزاکەیان چۆنە؟ ئێمە هەماهەنگیمان لەگەڵ حکوومەت کردووە یەکە ئیدارەکانی ناوچەکە لە ڕێگای قامەتەکانەوە لیستەکان بە ئێمە دەگاتن دواتریش ئێمە دابەشی دەکەین و بەسەر سوودمەندوان نێچیروان عەبدولواحید بەرپرسی ئۆفیسی دەستگای خێرخوازی بارزانی لێرە ئەو هاوڵاتیانەی کە ناویان نووسراوە ئاگدار کراونەتەوە کە بڕی 6 لیتر نەوتیان بۆ دابین ئەکرێت بزانم قسە لەگەڵ هەندێک هاوڵاتی تری شەکەم کە مەبەستمە بزانم لێرە ناوی ئەو کەسانە کە لێرە دڵنیایی ئەو کەسانە یاخود تاکی دەکرێتەوە لەوەی کە ئەو کەسانە لێرە ناویان نووسراوە بێن و نەوتەکە وەربگرن جگە لەمەش ئەو نەوتە لەلایەن نەهر و ڕوانزی ئەندامی پەرلەمانی عێراق دابین کراوە لێرە بڕەکەی 6 لیترە بۆ هەر خێزانێک ئەو کەسان ناویان نووسراوە دێن لێرە دڵنیایی لەوە ئەکەنەوە کە ناوەکانیان تەواوە ئینجا دەست بە دابەشکردنی نەوتەکە ئاکرێت وەک نێچیروان عەبدولواحید بەرپرسی ئۆفیسی دەستگای خێرخوازی بارزانی ئاماژەی پێکرد کە دوای قەزای چۆمان قەزا و ناحیەکانی سنووری ئیدارەی سەربەخۆی سۆران ئەو هەڵمەتە لە ماوەی یەک هەفتە تەواوی ئەو ناوانەی کە 3500 کەسە دێتە بەردەستی ئەوان و ئەوان نەوتەکەی نەوت بەسەر ئەوان دابەش دەکەن بەڵێ